نەک دیستە بە چەند ساڵە پێش دیسان من باکووری حکوومەتی یعنی هیوادارم دەڤەری کوردستان بە هیچ شێوەیە حکوومەتی تورکی نەکرێت ناسیدی بۆی زۆربیان بەناتوانێت بەرامبەریان واتوانیش کار نەسیدی بۆی مانایە نەخەبات هیوادارێک یۆش بکەم لەسەر زۆر هەبێت لە بازاڕ ئێمە وەکو بەرەی بایکۆتی کاڵای تورکی کە پێشتر ڕامانگەن بە شێوەیەکی مەیدانی کۆڵان بە کۆڵان یاخود بە ناو بازاڕا بە شێوەیەکی گشتی بگەڕین بۆی خەڵکی وشارکەینەوە لە بایکۆتکردنی شتومەک و کاڵای تورکی ئەمڕۆ یەکێک دوێنێ و پێرێ چالاکیمان هەبوو لە ناو بازاڕی شاری کەلارە و ئەمڕۆ شاتین بۆ گەڕێکی یەکێ لە گەڕەکانی شاری کەلار کە ئەویش گەڕێکی کەلاری نوێیە بە شێوەیەکی مەیدانی لەگەڵ پۆلێک هاوڕێ عەزیزە هاتوین ماڵەکان ئاگدارەکەین و بە شێوەی پروشەر و ڕێنمایی بە خەڵکە دەین کە کاڵای تورکی نەکڕن و شتومەکی تورکی بایکۆت بکەن.